لە چوارچێوەی ئامادەکاریەکانی بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەردوو مەڵبەندیەکی کۆمەڵی دادگەری و مەڵبەندی 12 شارە زۆر کۆبوونەوەیەکی گشتیان ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا گفتوگۆیەکی کراوە لەبارەی یاسای هەڵبژاردنەکانی عێراق و میکانیزمەکانی ئەوە کرا. ئێمە مەبەستمان لە ئەم کۆبوونەوانە ئەوەیە کە خۆمان ئەو پلانەی دامانناوە بە دەست و پەنجەی هەمومان بێ بە بیر و بۆچوونی هەمومان بێ بۆی دوجاریش هەر خۆمان جێبەجێ بکەین. ئێمە ئەو هەستەمان لا دروست بووە کە ئەبینە ئەندامی حیزبی بۆی بەشێ لە ئازادی خۆمان لە دەست دەین بۆی پابند بین بەو بەرنامە و جێبەجێکردنی ئەو مەبدەئی هەمانە. بۆیە ئەوەی لەگەڵمانە هاوکارمانە ئەوەی لەگەڵیشمان نییە ئێمە ئاواتەکانی نەدی پشتیوان بەخوا بە تەخدید بە بەرنامە بە ئەوەی کە هەر مەبدەیەکی گەورە لە ئیشوکارەکانمان هەبێ ئەبێ نوێنەرەکانمان لەو ئاستابن بۆ جێبەجێکردنی مەبادیئەکانمان بۆ جێبەجێکردنی خواستەکانی خەڵک. لەبەرەوە لە ئێستەوە ئێمە ئامادەکاریەکەین بۆ ئیشوکارەکانمان ومێ دەکەین پشتیوان بەخوا بەری ڕەنجەکانمان بتوانین تەسیراتێکی گشتی لەسەر ڕێی خەڵکی دروستکەین. لە کۆبوونەوە گشتەکەدا ژمارەیەک لە ئەندامانی سنووری هەردوو مەڵبەندیەک و 12 دادگەری بەشدار بوون و زانیاری و شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە تاوتوێ کرا. بە وردی تیشک خرایە سەرەوە هۆکارانەی کۆمەڵ لە هەڵبژاردنەکەدا سەردەخات. کۆبوونەوەیەکمان بە هەمویان ئەنجامدا بۆ نووسینی سەرنج و تێبینی و پێشنیار و شێوازی بەڕێوەبردننی بانگەشەی هەڵبژاردنەکان و چۆنێتی ناساندنی کاندیدەکانمان بە جەماوەر. لەو چوارچێوەدا ئێمەم کۆبوونەوەمان ئەنجامدا. سوپاس بۆ خوای پەروەردگار ڕاو سەرنج و تێبینی جوان هاتنە پێشەوە. هەموو ئەو تێبینیانەمان لە لای خۆمان تۆمار کردووە و بە هەماهەنگی لەگەڵ ئەو پلانەی کە حیزب دایڕشتووە بۆ حملەی هەڵبژاردن ئینشاڵڵا ئەم پلانەی ئێمەش ئاسانکاریەکە بۆ باشتر جێبەجێکردنی ئەوە. لە پاش کۆبوونەوە گشتەکەی هەردوو مەڵبەند بڕیارە لە ئایندەدا ئەم جۆرە کۆبوونەوانە بەردەوام بن و هەردوو مەڵبەند لەگەڵ سەرجەمچین و توێژە جیاوازەکان و ئەندامانی ئۆرگانەکانی دیکەی کۆماڵ کۆبوونەوە بکەن و لەبارەی هەڵبژاردنەکەوە زانیاری و هۆشیاری بە ئەندامانی هەردوو سنووری مەڵبەندەکە بدرێت بۆ زیاتر بەرچاوڕوونی لە بەڕێوەچوونی پرۆسەکە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.